دکتۆرە خالیبەیە پسپۆڕین ئەدەبی منداڵانە ساڵانێ زۆر لە زانکۆی کۆیە ئەوانەیە متۆتەوە لە بەشی کوردی لە بەشی دەرونزانی پەروەردەوی لە بەشی باخچەی منداڵاندا پێخۆشی ژنانەکە بەڕاستی ژنا لە کۆمەلگای ئێمە زۆر مافیان نەدراوەتێ من هۆکارەکەیشی ئەو توتوژێ کە ڕوبەڕوویانە بێتەوە بە زۆری ئەگەڕێنمەوە بۆ سۆشیال میدیا. سۆشیال میدیا دەورێکی زۆر خراپەیە چونکە ڕێقابەیان لەسەر نییە یعنی هەر کەسێ بە ئارەزووی خۆی هەڵەستێت و دیدارەکات و قساکات و بێ ئەوەی هەستی بەرامبەر یان هەستی ئەو ژنانە بەڕاستی بریندارە بێن. من ئەم بەیانیە پێشەوەی بێن بینی زۆر خەمبار بووم بۆی کە ئافرەتێ لە هەولێر شوقەیەکی پێدراوە بۆ ماوەی 3 ڕۆژ پیاوێک هاتووە بێوەی بزان نازان من ئەو پیاوە لەوانەیە ناسیاری بێ هاتووە بۆ هەواڵپرسینی لەوانەیە کەسێکی نزیکی بێ لەوانەیە یعنی بۆ بە شتێکی خراپ تێبگەێنن کە ڕوبەڕوویان کردەوە تۆ پیاوێک هاتووە بۆ شوقەکەت. من یعنی بەڕاستی چرکم پێ هات یعنی بێ ئەو ژنە پاشەوەی کە خۆی بینێ هەستی چی بێ بەرامبەر ئەو قسانە بۆچی بەم شێوەیە بم توندوتیژەیە کە ئێوە هیچ حسابێکی بۆ نەکەن کە ئەمە ئافرەتە. بەڕاستی پێ زۆرم پێ ناخۆش بوو و ڕۆژانە منەم دیدارانە بینم و بە دوواداچوونی بۆکەم بەهۆی ئەوەی خانەنشینم هەنێ جار ماوەیەک لەسەر سۆشیال میدیا بینم کە ڕووداوی زۆر هەیە توندوتیژی زۆرە کرێ بۆ کچان و بۆ ژنان بە شێوەیەکی گشتی دابوونەریتی کۆمەڵایەتیش زۆر ڕۆڵێکی خراپ ئەجێڕێ لەم بوارەدا. پەروەردەی خێزان کەسانی زۆر هەیە کە بەهۆی پەروەردەی خێزان لە خێزانێکی شڵەژاو ژیاون کاریگەری زۆرە بێ لەسەر لە گەورەبوونیان و لەسەرەوەی لە ڕێگا دەرەچن و لەسەرەوەی کە وەداداچوونیان بۆ ناکرێت لەلایەن خێزانەکان کەم نەداریش لایەنی ئابووریش زۆر کاریگەری هەیە لەم بوارە. بۆیە من هیوام وایەکەوە ژنان بگەنە مافی خۆیان و کەسانێک وەکو لەزەند بەگیخانی و ڕۆشنبیرانی تر و ژنان لەم بوارە زیاتر لێکۆڵینەوە بکەن و زیاتر هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەم دیارتەیە کاڵ بێتن. زۆر سپاسان. فاتح جێگری ئینستیتوتی زەینەب خان لە شاری کۆیە بەخسەرەتا بەخێراتنتان دەکەم سەبارەت بە پرسیارەکەت بەڕاستی من ئەمەوێ باسی کۆمەڵگەی کوردی بکەم لە ئێستاە بە تایبەت لەو ماوەی کۆتایی بە تایبەت دوای ڕاپەڕینەوە بە خۆشحاڵیەوە ئەڵێم توندوتیژی تا ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە ئەمە شەگەڕێتەوە بۆ هوشیاری ژن خۆی بە مافەکانی خۆی هەروەها ئەو ڕێکخرا و کۆمەڵگا مەدەنیانەی ژنان کە دەوریان هەبووە ڕاستەکەی لە ڕۆشنبیرکردنی ژن و بە مافەکانی خۆی و لەگەڵەوەشە کۆمەڵگا بەگشتی یعنی تێڕوانینی بۆ ژن گۆڕاوە بۆ شێوازی ژیان گۆڕاوە پیاویش دەوری هەیە لەوە کە تێگەیشتووە لەوەی کە ژنیش مرۆڤێک ئەوەکو ئەو یەکسانە بە مافەکانی خۆی بە چۆنێتی ژیانکردنی خۆی بە ئازادیەکانی خۆی. بۆیە من ڕاستی دژی ئەوەم کە بڵێم توندوتیژی هەیە و بەردەوامە و کەم نەکراوەتەوە ئەوانە بە خۆشحاڵیوە لە کوردستانە زۆر جیاوازە ینی لە ڕۆی پێشکەوتنەوە لە چاو ئەو وڵاتانەی دەوروبەر وڵاتە عەرەبیەکان زۆر ئەوان زۆر لە پاش ئێمە. ڕاستی بێژن ئەوێ بگەڕێتەوە بۆ خۆی بۆ ئەو بنەمایانی کە خۆی بڕوای پێێتی بۆ ژیانکردنی خۆی نەک بپێ ئەو سیستەمەی کە بۆی داڕێژراوە یاخۆت سیستەمەی کە لە خێزانەوە بۆی داڕێژراوە ڕەنگ بێ وا باشتر بێ بۆ ژن هوشیار بێ بە خۆی بە سنوورەکانی خۆی سنووری خۆی وەکو مرۆڤێک وەکو تاکێکی سربەخۆ بگەڕێتەوە بۆ ئەو شتانەی ناوەوەی خۆی ئەتوانێ ڕێگر بێت لەو توندوتیژیانەی کە بەرامبەری ئەکرێ. کاتتان باش دەستخۆشتان لێ دەکەم لە بۆ بەدواداچوون بە ئەو بابەتە هەستیارە. من دکتۆر شادانم پرۆفیسۆری یاریدەدەر لە بەشی کوردیم. بەڕێزانم کە ئێستا ئەگەر تەماشا بکەین یعنی زۆری توندوتیژیەکان جیاوازە ئەگەر پێشتر لە ڕووی جەستیەیەوە بێ ئێستا دەتوانین برین زیاد هەیە توندوتیژیەکە زیاتر بووە لە چاوجاران بەڵام ئێستا زیاتر دەرونیە بە تایبەتی ئێستا کە سۆشیال میدیا دنیای تەنیوە ئەما دەبێتەوە هۆی ئەو هۆکارێک لە هۆکارانەی کە تەسیریشی هەبێت لەسەر توندوتیژی ژنان
بۆی ئەوەی کە ئێستاش دەتوانین برین ئەو قەیرانە ئابووری باڵی بەسە کوردستاندا کێشاوە ئافرەتەکان زیاتر هەوڵی کارکردن دەدەن ئەمەش بۆ چوونە دەرەوەیان دەیانەوێت هەڵبڕەخسێنن کار بکەن بەڵام زۆر جار لە کاتی چاوپێکەوتنە ڕاستی دەرفەت بە ئافرەتان ئەگە زیاتر بدرێ بەڵام لە بەرامبەر ئەوە لەوانە شتی تریان لێ داوا بکرێ ئەکە ئەمەش دەبێت دەقێتێتە قالبێکی تری دوودیژی دژی ئافرەتان لەوانی هەندێک شتی نەشیا و بەرامبەریان بکرێ لە شوێنانەی کە کار دەکەن بۆیە پێویستە کۆمەڵگا وشار بکرێتەوە لەو جۆرە توندوتیژیانەوە هەمیشە سمینار و وەرکشۆپ و کۆنفرانس دەربارەی ئەو بابەتانە بکرێ بە تایبەت بۆ ڕەگەزی مێ بۆ ئەوی بتوانن لە هەموو کاتێک کە تووشی ئەو شتانە دەبنەوە هەم لە یاسایی داوا چۆمار بکەن نەترسێن هەمیش لە ڕووی کۆمەڵایەتیەوە بتوانن بێنە ناو کۆمەڵگا و وشار بن لەوەی کە ئایا لە چ حالەتێک دەکەونە ئەو بارەوە بۆی بتوانن دیفاع لە خۆیان بکەن دەتوانین برین لایەنی پەیوەندیدار بەردەوام هەوڵەدا و ساڵانەش ئەو لەو ڕۆژانەی کۆنفرانس و وەرکشۆپ و سمینارەکە بەس دەتوانین برین زیاتر قسەیە ناچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە ڕۆژانە دەبینین ڕێژەی توندوتیژەکان زیاترە بێ لەوەی کەمترە بێتەواتە دەتوانین برین ئەو وەرکشۆپ و سمینار و کۆنفرانسانە ئەو دیبێتە زانستیانی دەربارەی ئەوانە دەکرێت دەرئەنجامێکی بەو جۆرە نەبووە کە تەئسیری هەبێ لەسەر کۆمەڵگا بۆی توندوتیژیەکان کەم بێتەوە.